شەرم ئەەکەی کە قەزایە بەو گەورەیە لە ڕووی خزمەتگوزاری ئەو نەوێران بێت. خۆتان ئاگادارن کە سەی ساڵەیەکێکە لەو شوێنانی کە زۆرترین زیانی بەرکەوتووە. ئێمە دۆسیەکەمان لە دادگای تاوانەکانی عێراق بە جینۆساید ناسێنراوە و بە حکمی خاپووربوونی ئەم شارە و ڕاگواستنی خەڵکەکەی لە زۆر ئەتوانم بڵێم ژێرخانی پرۆژەی خزمەتگوزاری لەم شارەدا بە تەواوی وێران بووە. بۆیە ئەوەی کە ئەمەوێ لەم یادەیە بێڵم ئەوەیە بەو بودجە کەمەی و بەو قەیران و ئەو دۆخەدارایی کە ئەمڕۆ هەرێمەکەمانی پێهاتەیە پەڕێ بە هیچ شێوەیەک ناتوانرێ ئەو کەلێنە گەورە کە لە خزمەتگوزاریان لە هەموو سێکتەرە جیاوازەکانە هەیە پڕ بکرێتەوە. هەرچەندە ئێمە کارکردن لە زۆربەی پرۆژەکانە لە زۆربەی سێکتەرەکانە بەردەوامی هەیە، بەڵام کاولکاری و وێرانکاریەکە لە ئاستێکایە کە بە بودجەیەکی تایبەت نەبێ ڕەنگە نەتوانین وەک پێویست خزمەتی خەڵکی خۆشەویستی ئەم شارە بکەین. بۆیە ئومێد دەکەین، ینی ئێمە هەمیشە بە ئومێدەوە لە ئایندە ئەڕوانین کە بە تێپەڕبوونی ئەم قەیرانە و ئەم دۆخەدارایی کە ئەمڕۆ هەیە و بودجەی تایبەت بۆ پرۆژەکان تەرخان بکرێ، ئومێد دەکەین کە قەزاکەی ئێمە وەکو یەکێک لە قەزا گەورەکانی سنووری پارێزگای سلێمانی بەهرەمەند بێت لەو خزمەتانەی کە حکوومەتی هەرێم پێشکەش بە خەڵکی ئەم هەرێمەیە کرد. ناوێنانی یعنی پرۆژەی خزمەتگوزاری و ئەوانە بۆ قەزای سەید سادق یعنی نازانم چۆن بڵێ بە جۆرێکە بەڕاستی شەرم ئەەکەی کە قەزایە بەو گەورەیە لە ڕووی خزمەتگوزاری ئەو نەوێران بێت. ئێمە نزیکەی 15 پرۆژەی خزمەتگوزاریمان هەیە بۆ قەزاکە لە نیوەیە جێهێڵراوە. جاشەڵە هەردەسی پێ نەکرایە لەبری ئەم 15 پرۆژە 3 و 4 پرۆژە بواە هی بەسەرکەوتی تاو وایە. قەزای سەید سادق لە ڕووی ئەو سنوورە جوگرافیایی کە سنووری جوگرافیایی زۆر گەورەیە، بەروە ژماری دانیشتوانەکەی زۆرە بەڕاستی بەراورد بەو خزمەتگوزارانەی کە بە خەڵکەکەی کراوە ئەوەنە کەمە کە هەر بەڕاستی باز ناکرێت. ئێمە چەندین پرۆژەمان هەیە بۆنە پرۆژەیەک لە پرۆژە هەرە گرنگەکانی ئەم قەزا پرۆژەی زێراوی مەجاری سەید سادقە کە لە ناو بەشێک لە ژیانی هاوڵاتیان کۆتایی هاتووە و من خۆم دوێ لەوێ بووم بەڕاستی ژیانێکیان هێندە ناڕەحاتە و هێندە بۆن و بەرامەی ئەو زێرا مەجاریە بەسەریان ئەڕوە تەواو ژیانی لێتاڵ کردوون. بەڕاستی سەید سادق زۆر لە ڕووی خزمەتگوزاریەوە زۆر وێرانە، زۆر دواکەوتووە. داواکاری وەکو هاوڵاتی وەکو ڕۆژنامەنووسانی قەزای سەید سادق ئاوڕێکی جدی لەم قەزایە بدێتەوە. ئەم قەزایە ئەوەندەی کە هۆکاری دواکەوتنی لە ڕووی خزمەتگوزاری ئەوەیە کە بۆتە جێگەی ململانەی سیاسی لایەنەکان و هیچ لایەنی خۆی بە خاوەنی ئەم قەزایە نازانێ، بۆ یەکە بەڕاستی لە ڕووی خزمەتگوزاریەوە زۆر وێرانە.